الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، ئینسان لە ژیانی دنیادا خاڵی نییە لە دوو حاڵەت، یان تووشی تەنگانە و ناڕەحەتی و گرفت و نەخۆشی و ناخۆشی دەبێ، وەکو ئینسانێکی ئیماندار لەم کاتەدا سەبر و ئارام دەگرێ و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە خێرە بۆی، یان خوای پەروەردگار ژیانێکی خۆش و کامەرانی پێدەبەخشێ و لە ئەنواعی خەڵاتەکانی خۆی بەسەریا دەڕێژێ، لەم کاتەدا شکرانە بژێری پەروەردگاری دەکا، ئەمیشیان هەر خێرە بۆی. لێرەدا باسی ئەوە دەکەین ئایا سەبرگرتن گەورەترە یان شکرانە بژێری خوای پەروەردگار؟ ئایا کەسێک کە خوای گەورە بەسەری کردوتەوە بە ئەنواعی نەخۆشی و بەڵاو و موسیبەت و ناڕەحەتی، هەر دەڵێ خوایە گیان ئارام دەگرم و ڕازیم بە بەشت و ناشکوری دەرنابڕێ، کەسێکی تریش لەولاوە خوای گەورە دەوڵەمەندی کردووە، لەش ساغی کردووە، بەهرە و خەڵاتی زۆری پێبەخشیوە، ژیانێکی زۆر پاک و خاوێن و خۆشگوزەران دەژی، ئەمیش دەڵێ خوایە شکرم بە بەشەکەی تۆ و زۆر سوپاست دەکەم و حەمد و سەنات دەکەم. ئەم دوانە کامیان گەورەترە؟ ڕەنگە یەکێک وا تێبگا بڵێ ئینسانی ناڕەحەت و ئارامگر لە ژێرباری موسیبەتە گەورەتر بێت لەو کەسەی هەموو ژیانی خۆشی و فەرەحیە و شکری خوا دەکا. بەڵام لە ئیسلامدا بە پێچەوانەوە، لە ئیسلامدا ئەو کەسەی کەوا هەبووە، ئەو کەسەی دەسەڵاتدارە، ئەو کەسەی خۆش دەژی و خوا لەبیر ناکا و شکری دەکا، ئەو کەسە لای خوا لەو ئارامگرە پلە و پایی لای خوا بەرزترە. چونکە ئینسان ڕەن بێ زۆرجار ئارام بگرێ لە ناچاریدا. ئینسانی وا هەیە کاتێکەوە کەسێکی لاوازە، هەژارە، کەم دەستە، بێدەسەڵاتە، تا بڵێ ئینسانی چاکە. بەڵام هەر لەولاوە چەند دینار و دۆلارێک چوە گیرفانیەوە و سفرەیەکی ڕازاوی بەخۆیەوە بینی، هەست دەکەی ئینسانەکەی دوێنێ نەماوە، تەماشا دەکەی لوودبەرز دەبێ، فیز و تەکەبور دەکا، ڕوو لە بێدینی دەکا. جارێکیان برادەرێک بۆی جەڕامەوە وتی کەسێکی سەرمایەدار و دەوڵەمەند لە کۆمپانیاکەی کوڕێک چوو بوو ئیشی بۆ بکە، دوای ئەوەی تۆزێ بوو ژا بەوانێ وەزعی ژیانی باش بوو، ڕۆژێک ئەبینێ ئەم کوڕە هەژارەی دوێنێ و ئەم وەزع باش بووی ئەمڕۆ شوشە عەرەقێکی بەدەستەوە عەرەق دەخواتەوە. ئەڵێ کوڕی خۆم تۆ بۆ وا دەکەی؟ ئەمە بۆ ئەم بەڵایە تووشی خۆت دەکەی؟ تۆ لە مناڵیەوە قەت عەرەق نەخواردووە، لە ماڵێک کابووی عەرەقتان نەبووە، تا دوێنێ نانن نەبووە. ئەڵێ وەڵام مامۆستا تۆڵەی فەقیری دەکەمەوە، لە فەقیریدا مادام بۆم نەخوراوەتەوە، ئێستا لە دەوڵەمەندیدا تۆڵەی دەکەمەوە. زۆر کەس هەیە کاتێک کە ئارامی گرتەوە ئینسانی چاک بووە، هی ئەوە بۆ دەسەڵاتی نەبووە. وەڵڵاهی بەڕێزان ئینسانی وا هەیە دەسەڵاتدارانی هەبێ، سامان و پلە و پایە و ماڵ و دینار و دۆلاری دەوڵەمەندانی بەدەستەوە بێ، کە سوکار و قەوم و عەشیرەتێک لە پشتیەوە بڕوا و چەند چەکدارێک بە دەوری خۆیەوە ببینێ، هەر حیسابی لەگەڵ ناکرێ، هەر کۆمەلگا دەشێوێنێ. زۆر کەسمان بینیوە، حرمەتم هەیە بۆ ئەو کەسانی کە ماتۆڕ سوارن، شتەکان پیرۆزە، ئەرکی خۆیانی پێ جێبەجێ دەکەن. جاری وایە پاسکیلێک دەوری ئۆتۆمبیلێک بۆ کەسێکی هەژار دەبینێ. ئەمە قسەمان لەسەر ئەوە نییە کەسێ ماتۆڕی هەبێیان پاسکیل، قسەمان لەسەر ئەوەیە خەڵکمان بینیوە یەک ماتۆڕ شک دەبا، گەڕەکێک دەشێوێنێ. دەی باشە ئەگە ئەمە مۆنیکایەکی پێ بەدەبێت چی پێ بکردایە؟ ئەوە دەسەڵاتی ئەوەندەیە. هەیە دوو کەس لە دەوری خۆی شک بەرە فیتنەیەک لە گەڕەکێکا دەقەومێنێ. ئەگەر کۆمەڵە چەکداری بەدوایە و بایە وەکو مەسئولەکە بێت چی بکردایە؟ بۆیە زۆر جار هەژاریە و نەبوونیە و بێدەسەڵاتیە ئینسانی باش کردو و ئارامی پێگرتووە. بۆیە شاعری عەرەب دەڵێ لله قوم إذا ما أيسروا كفروا محلى لقاهم إذا كانوا مفاليسا الفقر يمنعهم من كل فاحشة لولا افتقاروا هم أباليسا.
ئەڵێ زۆر کەس هەیە کاتێک کە خۆشگوزەران دەبێ دەست بە کوفرانە دەکا و خۆی لە کافریدا دەبینێتەوە. زۆر کەس هەیە کاتێک زمانی شیرینە هی ئەوەیە هەژارە و نەبووە و بێدەسەڵاتە. ئەوە فەقیری و هەژاریە مەنعی کردووە لە زۆر خراپە و تاوانکاری. ئەگەر هەژاری و دەستکورتی و بێدەسەڵاتی نەبووایە ئیشی ئیبلیس و شەیطانی دەکرد. بەڵێ ئەو کەسەی کەوا ئارامگرە پاداشتی بەرزە لای خوا، بەڵام جاری وا هەیە وەکو عەرزم کردن ئارامگری سەبەبی بێدەسەڵات بوونە. بەڵام ئەو کەسەی لەولاوە خوای گەورە دەوڵەمەندی کردووە، پارەی ئەوەندە لەبەر دەستایە بە ئارەزووی خۆی دەتوانێت قومار بکە، دەتوانێت عەرەق بخواتەوە، دەتوانێت لەم کاتەدا لە ماڵی خوا نەبێ و هیچ کەس نییە ڕێگری لێ بکات، لە نادیەکە خۆی ببینێتەوە. لە جیاتی سەری لە سوزدەیە بێ تەماشای شتی خراپ بکە لەم کاتانەدا کە خەڵک لە ماڵی خوادایە. بەڵام ئەم ئینسانە بەو هەموو دەوڵەمەندیەوە ڕۆژێک لەسەر سفرەی خوانیدا سوپاس بۆ خوا عەرەق و بیرەدا نەندراوە، ڕۆژێک لە سەلاجەی ماڵیدا شتێک نەبووە کە خوا پێی ناخۆش بێ، ئاوی حەڵاڵ نەبێ، شەربەتی حەڵاڵ نەبێ، ڕۆژێک لەگەڵ ئەو هەموو سەرۆت و سامان و شەریکەی هەی بۆ دینارێکی ڕیبا و سووی نەخواردوو نەیداوە بە خەڵک، دەسەڵاتیشی هەبووە بیکە، هەموو جارش پارەکانی ژماردووە و قازانجی کردووە و توێتی خوای گیان ئەم سەرۆت و سامانە هی تۆیە و مەمنونی تۆ محەمد و سەنای تۆ دەکەم. ئینسانێک کە دەسەڵات و پلە و پایەیەکی هەیە دەتوانێت بەرتیل وەرگرێ، ئەتوانێت ستەم لە خەڵک بکە، بەڵام نایکە. یەک تۆز ئەو وەزیفە و پلە و پای خۆی بۆ بەرژەوەندە شەخسیەکانی خۆی بەکار نایەنێ، فەرقی کوڕەکەی و خزمەکەی لەگەڵ هاوڵاتێکی سادە بە پێی یاسا ناکە، دەسەڵاتیشی هەیە بیکە، ئەڵێ خوا ئەم پلە و پایەی پێبەخشیوم. ئینسانێکە لەشی ساغە دەتوانێت گاڵتە بە نەخۆشان بکە، بەڵام دڵی هەر بە ڕەحمە، ناڵێ من قەت ئازارم نەچێشتووە، حەز دەکا ئازاری نەخۆشەکان هی ئەوە. ئەم کەسەی کە ئاوایە دەسەڵاتدارە پلە و پایەدارە لەش ساغە هەمیشە حەمد و سەنای خوا دەکا، لای خوای گەورە خۆشەویسترە و پلەی بەرزترە لەو فەقیرەی لەو هەژارەی لەو نەخۆشەی کە سابیرە بە بەشی خوا و ئارام دەگرێت. هەر لە دینی خوادا خۆشەویستان خۆشگوزەرانی حرام نییە، وانەزانی بڵێ مادام کەسەکە دەوڵەمەندە و دەسەڵاتدارە و خۆشگوزەرانە و خۆش دەخوا و خۆش دەپۆشێ و جوان دەپۆشێ کەواتە بەشی لە قیامەتا کەم دەبێتەوە. ناوەڵڵا ئەوەی لەم دنیادا ئەمانە بەهی خوا بزانێ و لە چاکەدا بەکاریان بێنێ لەو سەریشەوە لە قیامەتا پلە و پای بەرزە. بۆیە خوا دەفەرمێ وەقەلیل من عیبادی الشەکوور، بەڵام کەمن ئەو کەسانەی کە لە کاتی دەسەڵات و دەوڵەمەندی و بوونە خوایان لەبیرە و شکرانەی خوای پەروەردگار دەکەن، کەمن ئەوانە. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێ گوێی لە پیاوێک بوو دەیفەرموو دوعای دەکرد و دەیوت اللهم اجعلني من القليل، خوایە بمجێڕە لەو کەسانەی کە زۆر کەمن. ئیمامی عومەر فەرمووی ما هذا الدعاء، ئەمە چ دوعایەکە؟ خوایە بمجێڕە لەو کەسانەی کە زۆر کەمن. وتی والله مەبەستم لەوەیە کە خوا دەفەرمێ وەقەلیل من عیبادی الشەکوور، زۆر کەمن ئەو کەسانەی حتا بڵێ سەروەت و سامان و دەسەڵات و پلە و پایان هەیە کەچی یەک ڕۆژ خۆیان لەبیر نەچۆتەوە هەر سوپاسی خوا دەکەن، دەڵێم خوا لەو کەسانەم بجێڕە، یعنی خوا لە دنیادا زۆرم شتی خۆش بدەیە، ئەوەندەم دەسەڵات و پلە و پایە و دەوڵەمەندی و خۆشگوزەرانی بدەیە، بەڵام لەو کەسانەشم کە لەو کاتەدا شکرانە بژێری تۆ دەکەن کە من بۆیە دەڵێم خوا لە کەمەکان حسابم بکە. ئیمامی عومەر فەرمووی هاوار بۆ تۆ ئەی عومەر، هەموو کەس لە قورئانەکەی خوا لە تۆ شارەزاترە. ئایا بەڕێزان هەر دەوڵەمەند شکری خوا بکە؟ ڕەنبە ئێستا جەنابن یان کەسانێک بیسەران و بینەرانی ئەم وتارە بڵێن مامۆستا جاخۆ هیوا هەیە قەرزارە، هیوا هەیە کرێچیە، جاخۆ هیوایە بستێ زەوی لەم خاشی خوادانیە، ئەم شکرانە لەسەر چی بکە؟ وا دەوڵەمەندەکە واجبە لەسەری شکرانە بکە. خۆشەویستان، خەڵات و بەخششەکانی خوای پەروەردگار نابێت تەماشا بکرێن لە هەر لە سەرۆت و سامان و خان و سیارە و پلە و پایەدا. نەخێر، خوای گەورە بە عەدلی خۆی، خوای گەورە بە حیکمەتی خۆی زۆر شتی بە بەندەکانی بەخشیون، ئەوە جاری وایە ئێمە بیریان لێ ناکەینەوە. وەڵڵی ئێمە وامان لێ هاتووە دەزانین کە خەڵات و بەخششی خوا بەس دینار و دۆلار بێ، بەس خانوویەکی چەند قات و سیارەیەکی مۆدیل بەرز بێ، بەڵام ئەمانە بەشێکی کەمن. خوا خەڵاتی خۆی بە هەموو بەندەکانی بەخشیوە. ئەوە تا لە قورئانە دەفەرمێ إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. خوای گەورە فەزڵ و ڕەحمەتی خۆی ڕژاندووە بەسەر تەواوی خەڵکیدا بە کافر و موسڵمانەوە،
بەڵام زۆرێک لەو خەڵکانە شکری خوا ناکەن و وا نازانن خوای گەورە چی پێبەخشیون. سەرنج بدە ئەزیزەکەم، هەژارترین کەس کە هیچی نییە ئەگەر بە مەزندەی دینار و دۆلار حسابی کەی زۆر دەوڵەمەند و خاوەن سەرمایەیە. لەو بەخششانە یەکەم ئیسلامەتی و دینداری. خوا لە قورئانە دەفەرمێ وەلاکن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون فضلا من الله ونعمة والله عليم حكيم. خوا دەفەرمێ ئینسانێک کە خوای پەروەردگار خۆشی بوێ ئیمان لە دڵیا شیرین دەکا. ئەها جەنابەت هاتووی بەم گەرمایە ماڵی خۆتت بەجێ هێشتووە لە برایان و لە خوشکانی زۆر بەڕێز، ئێستا هەز بە ئاسوودەیی دەکەی، هەز دەکەی کە شیرینی ئیمان دەچێتە دڵتەوە کە وشەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە زمانی گەلەکەی خۆت دەبیستی. خوا ئیمانی لەناو دڵا شیرین کردی هەر کاتێ ئاوا بووی. بەبینینی دیمەنی مسلمانان و ماڵانی خوا و ئاەتی قورئان شیرینی ئیمان لە دڵتا جێگیر بوو وەڕقل لە کوفر بوو. خوای گەورە لەناو دڵی تۆی ئیمانداردا کوفر و بێباوەڕی هەر کەناڵێک دەکەیەوە کە بۆنی کوفر و بێباوەڕی لێدە ڕقل لێیەتی، حەزت پێی نییە. ڕقل لە شتی نالەبار و قسەی بەدڕەفتارە، ئەوە فسووقە. عیسیان ڕقل لە تەکەبور و لە خۆبایی بوونە، حەزی پێ ناکەی خۆت بەسەر خەڵکە هەڵکێشی. ئەو کەسانە ڕێنمایی کراون بۆ ڕێگای ڕاست. خوا دەفەرمێ فەضلا من الله ونعمة، ئەوە خەڵاتی خوایە، ئەوە بەخششی خوایە. کەواتە هەر ئەوەندەی تۆ مسڵمانیەتیت قبوڵە و ڕقل لە کوفر و بێباوەڕیە و شتی نالەبار و خراپە، ئەوە وەڵڵاهی گەورەترین خەڵاتی خوایە. چونکە بەخوا ڕۆژە دنیا هەر بەجێ دەهێڵی و بەتەنها دەڕۆیتە ژێر خاکەوە، ئەوەی بۆت دەمێنێتەوە ئەم ئیمان و کردەوە جوان و عەمەلە ساڵحەیە. کەواتە ئینسانی ئیماندار گوناحە خۆی پێ هەژار بێ، هەر ئەوەندەی دارای ئیمانی بەختەوەری قیامەتی. دووەمیان سەیری لاشەی خۆت بکە. ئەو پەتە کە لە ناو عەموودی فەقەری هەر یەکێکماندا لە پژملەوە ڕۆیشتۆتە خوارەوە بۆ سەر کلێنچکە نوخاعی شەوکی پێدەوترێ، خوا نەخواستە کە بەقەدەر پەتی تەسبیحێکە ئەوەندە باریکە یەک خەلەلی تێدا بێت تۆ بە قاچەکانی خۆت ناڕۆی جارێکیکە. وەڵڵاهی بە هەر کەسێک لە ئێمە بڵێن 10 ملیۆن دۆلارت دەدەمێ، بەڵام ئەو نوخاعی شەوکە دەپسڕێنم تخوا دەیگۆڕیەوە، ئەڵێ نەبەخوا پارەم ناوێ بەس ئەوەندە لە قاچی خۆم نەبووم بە قاچەکانی خۆم بژوڵێم و نەبمخەنە سەر عەرەبانە. دەی هەر ئەمە شکرانی خوای پەروەردگاری ناوێت کە تۆ بە قاچەکانی خۆت دەگەڕێی. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی فەیلسوف و بیرمەند و نووسەری گەورەی ئیسلام دەفەرمێت کابرایەکی برادرم لە فەڕەنسا دکتۆرای لە زانستەکاندا وەرگرت. زۆر دەوڵەمەند بوو، هاتەوە بۆ شام بۆ سووریا، لە دیمەشقادا دەنیشت و ئافرەتێکی زۆر خانومان و سیما جوان بوو بە هاوسەری، بوو بە خاوەنی شەریکات و کۆمپانیا و زۆر دەسەڵاتدار بوو. زۆربەی خەڵکی ئاواتیان بە ژیانی دەخواست. قەدەری خوا بەیانێکیان کە لە خەو هەستا سەیری کرد چاوی نابینێ، چاوی تاریک بۆ و ڕووناچی نابینێ. بردیانە دەرەوەی وڵات و ئەوروپا و ئەمریکایان پێکرد، بە هیچ شێوەیەک تۆڕی چاوی نەهاتەوە شوێنی خۆی ڕووناچی پێدا نەهاتەوە پەنا بەخوا. ئەڵێ وەڵڵاهی ئەو پیاوە برادەرێکمان چوو بوو بۆ سەردانی جا شەریکە و کۆمپانیاکە کتابەکانیان دێنا بۆیان دەخستە بەردەستی و دەیانگوت لەم شوێنەدا ئیمزایەکی بکە، پەنجەیان دەگرت و دەیان خستە سەر شوێنەکە. دوایی لەوەش وەڕز بوو، کتی خوا وازم لێبێنن، ئەمەش بە من ناکرێ بە نابینایی ئیمزا بکەم. ئەمجا دەڵێ ئەو برادەرە کە چوو بۆ لای وتی وەزعت چۆنە؟ وتی والله أتمنى أن أجلس على الرصيف وأن أتسول ولا أملك من الدنيا شيئا. خۆزگە دەخوازم، دەڵێم خۆزگە خوایە، لەسەر جادەکانە سواڵم کردایە و هیچ شتێکم نەبووایە، بەس ڕووناچی چاوەکانم هەبووایە. ئەو هەموو شەریکەیە، ئەو هەموو کۆمپانیایە، ئەو هەموو شەهادەی دکتۆرایە، ئەو هەموو خێزان و منداڵە، دەڵێم خۆزگە هیچم نەبووایە، بەس بەیانیان کە چاوم دەکردەوە ڕووناچی دنیام ببینایە. ئایا تۆ ئەبێ بڵێ من شکرانە لەسەر چی بکەم؟ خوا جا چیت داومێ شکرانەی لەسەر بکەم؟ هەر بیر لە چاوەکانی خۆت بکەوە پەنا بەخوا، 2 دقە چاوت لەسەر یەک نییە و 2 هەنگاو بڕۆ بزانە چی لێ بەسەر دێ، بزانە هەر ئەوەی دنیا بە ڕووناچی دەبینی چەند حەمد و سەنای پەروەردگارتی دەوێت. گورچیلەیەکی خوای پەروەردگار پێبەخشیوی، نەخێر لە جیاتی دانەیەک دوانی پێبەخشیوی نەوەکو یەکیان لە کار بکەوێ، چونکە دەتوانی بە گورچیلەیەکی ژیانت مسۆگەر بێ. ئەم گورچیلەیە خوای پەروەردگار حکمەتی وایە هەموو ڕۆژانێکی 2 شەمە و 5 شەمە خۆی غەسل دەکا. ها ئیسلامی ئێمە عیبادەتەکەشی هەمووی ئیعجازی علمیە،
بۆیە سونەتە ئەگەر لە تواناتدا هەبوو لە ئیشی قورسانە بوو هەموو دووشەمە و پێنجشەممەیەک بە ڕۆژوو بی بۆ ئەوەی کەمترین ئاو و خۆراک بچێتە گورچیلەکانتەوە و بە ئیسراحەتی خۆی غەسلی خۆی بکە هەموو دووشەمە و پێنجشەممەیەک تا گورچیلە تێک دەچێ پەنا بەخوا خوا نیشانمان دەدا هیوا هەیە دەیبەن بۆ غەسلی کلیە و گورچیلە ئەها مەرگ بە چاوی خۆی دەبینێ هەتا گورچیلەکانی بۆ دەشۆن ئەو هەموو پارەش سرف دەکا هەموو لەشی دەئاوسێ ئەو ئاوە لە لەشی دەردەکەن ئەم جا دەزانی خوا چی بۆ تۆ کردووە بەبێ ئەوەی دکتۆر و عیادە و غەسل ببینی هەموو ڕۆژ هەفتەیەک دوو جار خوای گەورە بەبێ ئاگاداری تۆ غەسلی گورچیلەکانتی بۆ کردووە ئایا نابێ بڵێ خوایە گیان حەمد و سەنا بۆ تۆ پەنا بەخوا بەس ئەوەندەی پارە نییە بڵێ جا من شکری خوا بکەم لەسەر چی جا خوا چی داومێ پەنا بەخوای پەروەردگار غودەی نوخامی الغدة النخامية نيو جرام نیسکێک بێنە بەڕێزان نیسکێک بێنە بی کە بەدوو کەرتەوە حەجمەکەی ئەوەندەیە بەقەدە نیو لەتە نیسکە ئەم بەشە بچکۆلە لە ناو مێشکی سەری تۆدا 12 هۆرمۆن دەردەدا بەس ئەمەندە 12 هۆرمۆن دەردەدا یەکێکیان بەرپرسە لەو 12ەیە یەک دانیان بەرپرسە لە ڕاگررتنی ڕێژەی شلەمەنی لە ناو لەشی تۆدا ئەوە تا تۆ ڕەمەزانت بینی چەند تینوت بوو بەڵام نەدەتوانیت لە 3 پەرداخ ئەو پەڕی 4 پەرداخ ئەو زیاتر بخۆیەوە یەکسەر گەدەت معیدەت لەشت پێت دەڵێت تەواو تێراو بووی چونکە ئەو ڕێژەیە ئەو هۆرمۆنە ئیشارەتت پێ دەکا پێت دەڵێ بەسە ئەو خواردنەوە لەم ڕێژەیەدا تۆ تێراو بووی و پاشان بۆ چوونە سەر ئەو کاتت بۆ دیاری دەکا کاتت بۆ دیاری دەکات لە سەعاتێکە لە 2 سەعاتە لە 3 سەعاتە جارێک حرمەتم هەیە بچی بۆ سەر ئەو قەزای حاجەتی خۆت بکەی و میس بکەی ئەمە ئەم هۆرمۆنەیە کە 1/12 غرامە کە خوا بە تۆی بەخشیوە ئەم ڕێژەیەت بۆ دیاری دەکا پەنا دەگرم بەخوا خوا بمان پارێزێ بەس تەنها خەلەل لەم بەشەدا دروست ببێ 1/12 کە ئەم هۆرمۆنەیە تێک بچێ لەو 9 غرامە 4 سەتڵ ئاویش بخۆیەوە قەت تێر ناخۆیە تا سکت دەتەقێ حەدەی خۆیەوە و تینوێتی ناشکێ و هەموو دەقەیەکیش میز بێتە خوارە بەلاشەتدا و نازانی کەی میز بکەی و کەی نەچی بۆ سەر ئاو دەیت و خوا ئەگە کەسێک پەنا بەخوا بەس ئەمەی تێکچێ قەت تێر نەخواتەوە لە ئاو تینوێتی نەشکێ و هەمیشە نەزانێت چ کاتێ دەچێتە سەر ئاو لاشەی خۆی تەڕناکە و بۆن و پیسی لێ نایە توخوا ئەمە بە هەموو سەرەت و سامانی دینێ دەگۆڕدرێتەوە نەخێر بەشێکی تر لەو 12 هۆرمۆنە پێکاتوە لەسەرەوەی چاوی تۆ دەقیق شتەکان دەبینێ دکتۆر نابلوسی دەفەرمێ برادەرێکم تووشی ئەو حاڵەتە بوو دەستی دەبر بۆ شتێک 20 سامتین لەو دووە لەولاوە دەستی دادەنا تەوازوونی چاوی تێکچوو بوو چاوەکە لە دەست نەچووە شتەکان دەبینێ بەڵام ئەوەی کە دەستی دەبر دەویست دەست بۆ شتێک بەرێ بۆ پەرداخێک ئاو لەولاوە 20 سامتین دەستی لە عەرزیەدا دەستی بەو شتە نەدەکەوت کە ئەو مەبەستێتی بەڵام تۆ چاوت زۆر تیژە دقیق ئەو شتە دەپێکێ کە دەستی بۆ دەبەی ئایا ئەمە شکرانە بژێری پەروەردگاری ناوێ ئایا دەبێ بڵێ خوای گەورە پەنا بەخوا دەگرم هیچی نەداومێ جا لەسەر چی شکری بکەم إن الإنسان لربه لكنود خوا دەفەرمێ بەڕاستی ئینسان سپڵەیە بەرامبەر بەو هەموو خەڵاتانەی کە خوا پێی بەخشیوە ئامەنا بالله خوایە مەگەر خۆت ڕەحممان پێ بکەی ئەینا بەخوا ئێمە سپڵەین بەرامبەر بەو هەموو خەڵاتەی کە تۆ پێت بەخشیوین نەمانتوانی شکرانە بژێری تۆ بکەین ئینسانی بەڕێز کاتێک کە دەچی نانێک دەخۆین ئەچی لە مەطعمێکە نانێک دەخۆی چەند میوەیەک بۆ ماڵ و منداڵت دەکڕی ئەڵێ ئەوەندەم پارە پێداوە ئەوەم کڕی خانوویەکت کڕیوە ئۆتۆمبیلێکت کڕیوە ئەوەندە دەفتەر دۆلارم پێداوە ئەزانی پێت داوە تەنها ئەوەی کە موادەکەت تەسلیم کراوە یەک شتی گەورە لە بیر چوو خوا فەرمووی سپڵە مەبە لە پێشەوە بڵێ ئەلحەمدولله سوپاسی خوا دەکەم حەمد و سەنا بۆ خوا توانیم ئەم خانووە بکڕم حەمد و سەنا بۆ خوای گەورە توانیم ئەم سارەیە بکڕم بەوەندا یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ توانیم ئەم نانە بکڕم بۆ ماڵ و منداڵەکەم و تێر بخۆم جاری وایە ئەزیزەکەم هەموو دنیات هەبێ پارویەک نان ناچێتە قوڕکتەوە ئەگەر خوا مەیلی لەسەر نەبێ بیشی خەیتە دەمتەوە دەمت تاڵ دەبێ و بۆت قون ناچێت لەزەتی لێ ناکەی کەواتە بە پارەکانی تۆ نەتوانی شتەکە بکەی ئەوە خوا پێی بەخشی بەسەرهاتێک هەیە کابرایەکی جوولەکە هەبوو لە بەریتانیا ناوی ڕیچارد بوو ڕەمبێ زۆربەتانەوە بەسەرهاتەتان خوێن بێتەوە لە کتێب و گۆڤارە زانستیەکان و ئەدەبیەکاندا ڕیچارد ئەو پیاوە جوولەکەی لە بەریتانیا ئەوەندە سەرمایەدار بوو حکومەتی بەریتانی قەرزی لێ دەکرد لە کاتی کورتهێنانی بودجەدا ئەم پیاوە قەرزی ئەدا بە حکومەت
ئەوەندە سەرمادارێکی زەخم بوو. ڕۆژێکیان چۆ ژووری حیساب و کتابەکەیەوە کە چەندین قاڵبی زێڕی تێدا بوو، یعنی بەتەن زێڕی هەبوو. چوە ئەو کۆگایەوە کە بەتەن زێڕی تێدا دانرا بوو، سەرمایە و شتەکانی لەوێدا پارێزراو بوون. دەرگاکەی قاسەیەکی وا بوو بە هیچ هێزێک نەدەشکا. لەو دیوەوە کە کردیەوە لە بیری چوو کە دەرگاکە ئەگەر بێت و داخرێت جارێش کە هێز نێبی کاتەوە. قەدەری خوای پەروەردگار و موقتەدیر دەرگاکە لەسەری پێوەدرا. نە تەلەفۆنی پێیە، نە هیچ شتێکی پێ پەیوەندی بە دەرەوە بکە. 3 ڕۆژ لەو ژوورەدا بەتەنها مایەوە نەیانزانی ئەم ژوورە کەسی تێدایە. ئەو خەزیێنە و کلیلەش بەس بە خۆیەتی بە خۆی نەبێ لە دیوی دەرەوە نەبێ ناکرێتەوە. ئەڵێ ئەوەندە خۆی بەدار و دیوار کێشا بوو، دەستی خوێنی لێ هاتبوو لە تاوی مەرگ و ڕۆح. لەسەر دیوارەکە نووسی بووی دەوڵەمەندترین کەسی سەر زەوی لە تینوان و لە برسان ژیانی لەدەستدا و ئەو هەموو زێڕ و ئاڵت و نەسوودی پێ نەگەیاند. بەڵێ ئەگەر خوای گەورە مەیلی لێ نەبێ هەموو خەزیانەکانی دنیا لەبەردەستا بێ وەڵڵا لە برسان و لە تینوان نادەمری. کەواتە سپڵە مەبە بەرامبەر بە پەروەردگارت کە شتێکت کڕی یەکەم جار بڵێ حەمد و سەنا بۆ خوای گەورە کە توانین ببمە خاوەنی ئەو شتە. خۆشەویستم ئەم دنیاە بۆ کەس لەسەر یەک بار نییە و مرتاحی تەواو دڵنیا بە ناشکوری نەکەی بۆ کەس نییە. هیوا هەیە ماڵ و سەروەت و سامانێکی یەکجار زۆری هەیە، دەڵێ خۆزگە مناڵێکم لە پاش بەجێ مایە، سوبحان الله منداڵی نییە. ئەوە ئاواتی بەس بێ مناڵی نییە. هیوا هەیە یەک کۆمەڵ مناڵی هەیە، دەڵێ خۆزگە بۆم تێر و تەسەل بکرانایە، خۆزگە ئەم منداڵانم پۆشتە و پەرداغ بوونایە، لە خانوویەکی خۆم دابوومایە. مناڵی زۆر پارەی کەم. لەولاوە خەڵکێک هەیە مناڵی زۆری هەیە، ماڵی زۆری هەیە و لەش بەبارە، دەڵێ خۆزگە هیچم نەبووە بەش لەشم ساغ بوویایە. خەڵکیش هەیە لەشیشی ساغە و مناڵیشی هەیە و ماڵی هەیە، پەنا بەخوا دینی نییە، دین ڕۆژێک سوزدەیەکی بۆ ئەڵڵا نەبردووە. کەسێکم دەناسی لە منەظەمەی ئاکتری فەڕەنسی کە ماوەیەک خۆبەخشانەکارم لەگەڵ دەکردن، وتی مامۆستا من لە دانیمارک 12 ساڵ کە وەکو بەهەشتی سەرزەوی وایە لە ڕووی ژینگە و یاسا و حکومڕانیەوە، بەڵام وەڵڵاهی یەک لەحزە خۆشی بە دڵمدا نەهاتووە، یەک لەحزە بڵێم دڵم ئیسراحەت بێ و لەززەتێکم لە ژیان کردبێ. وتم پرسیارێک لێ دەکەم، وتی بەڵێ، وتم یەک جار سوزدەت بۆ خالقی ئەرز و ئاسمان بردووە، یەک نوێژت کردووە؟ وتی نەوەڵای لە حیاتم سوزدەم بۆ خوا نەبردووە. وتم دەی ئەوەیە ئاوێ خەلەلەکە پەیدا بووە، تۆ لە ڕووی پارەوە، لە ڕووی سەروەتەوە، لە ڕووی ژینگەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی حکومەت و یاساوە لە هیچت کەم نەبووە، بەڵام ناخت وێرانە کە پێویستی بە عیبادەتی خوایە. ئاها ئیوا هەیە گەورەترین کەم و کوڕی هەیە من و تۆ هەستی پێ ناکەی، دەڵێ فڵان کەس بەخوا سەرمایەدارە، بەخوا پلەدارە، ئەو هەموو حیمایە بەدوویەوە، بەڵام وەڵڵاهی دڵی مرتاح نییە چونکە خوای خۆی نەپەرستۆ بە حەق. ئەوەش گەورەترین کەم و کوڕی هەیە، ئەوەش گەورەترین کەم و کوڕی هەیە. چۆن شکری خوا بکەین؟ یەکەم بە زمان، با زمانمان لەسەر وشەی ئەلحەمدولله ڕابێنین. وتاری ئەمڕۆمان کە باسی شکرانە بژێریە ئەم دەرسە ئینشاءالله هەر ئێستا بڕیار بدەین، لە چوونە دەرەوەمان لە مزگەوتەوە وشەی ئەلحەمدولله لەسەر زمانمان نەبڕێ، وامان لێ بێ هیچ قسەیەکمان بەبێ ئەلحەمدولله بۆ نەکرێ. خوای گەورە لە نوێژە بەس لە ڕکاتی فەرزە 17 جار بەچی دەست پێ دەکەین؟ ئەلحەمدولله رب العالمین. يعني تو حل نوێژەکەتا خوای گەورە بەواجب ئەمری پێکردووی زمان لەسەر ئەلحەمدولله رب العالمین درابێنی. دەچێ نوێژەوە ڕکوعەوە سبحان ربي العظيم وبحمده حمد و سەنای خوا، هەڵدەستیەوە سەمیع الله لمن حەمیدە ربنا لك الحمد، دیسان سوپاسی خوا، سبحان ربي الأعلى وبحمده لە سوزدەدا دەپشمی ئەبێ بڵێ ئەلحەمدولله. هەر هەمووی ئیسلامەکە ئێمە دوای نوێژ 33 سبحان الله 33 جا بڵێ ئەلحەمدولله. نانت خواروت بسم الله لێبوویتەوە لە بیر نەچێ بڵێ ئەلحەمدولله. دەستت بە ئیشێک کرد بڵێ خوا بەناوی تۆ، کە ئیشەکەت بە ڕێک و پێکی تەواو کرد بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ، بڵێ ئەلحەمدولله خوایە یارمەتیت دام. مناڵەکەت لە مەکتەب هاتەوە لە زانکۆ هاتەوە دەرچوو بوو یەکسەر حەمد و سەنایەکی خوا بکە، پێش دەستخۆشی بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ، سوپاست دەکەم خوایە. چوویتەوە ژنەکەت بە ڕووی خۆشەوە بە خێراتنەوەی کردی، یەکەم جا بڵێ خوایە گیان حەمد و سەنا بۆ تۆ کە ئاژاوی خێزانی منیە.
ماڵ و منداڵت قەدر و حرمەتیان هەبوو لە ناو گەڕەکە و خەڵک بێزی لێ نەدەکردێەوە دەریان نەدەکردی یەکسەر حەمد و سەنایەشی خوا بکە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کچەکەت خوازبێنیکەری هات بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کچەکەم ئەوەندە ڕێک و پێکە خەڵکێکی بە حرمەت دێتە خوازبێنی چوویتە خوازبێنی بۆ کچەکەت بۆ کوڕەکەت و کچێکت بۆ خواست و دەستیان نەنابڕۆ و کتیان کوڕی یەخوا پێشکەشی بێ بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کوڕەکەم شایەنی ئەوەیە خەڵک کچی پێشکەشکە هەر زمانت ڕابێنە لەسەر حەمد و سەنا مەڵی هی خۆم بوو هی پیاوەتی خۆم بوو هی شەهامەتی خۆم بوو هەر یەکەم جار بیژێڕەوە بۆ لای ئەڵڵا بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەم زمانت ڕابێنە لەسەر ئەوەی کەوا هەر چیت بەدەستهێنا ڕێزت لێگیرا قسەت ڕۆیشت حرمەتت هەبوو لە ناو خەڵکا متمانەت هەبوو دوکانەکەت کردەوە بە بیسم الله بیکەوە ئێوارە کە داد خست بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ خوایە سوپاس بۆ تۆ بەیانیش تو خوا کە دوکانەکەت کردەوە جارە شەش حەمد و سەنای خوا بکە بڵێ خوایە سوپاس بۆ تۆ بازاڕ و دوکانەکە نەسووتاوە بە ئیفلاسی نەچوومە دەرەوە حەمد و سەنا بۆ تۆ تاڵان نەکراوە دزیم لێ نەکراوە ئەم زمانت ڕابێنە لەسەر حەمد و سەنای خوا واشكروا لله إن كنتم إياه تعبدون چونکە ئینسان نابێ بە بەندەی ڕاستەقینەی خوا تا لەسەر الحەمد لله و شکرانە بژێری ڕانەیە یعنی تۆ ئەوەندە حەمد و سەنای خوا کردووە بە زمانی حاڵ دەڵی خوایە گیان من خاوەنی هیچ نیم من عەبدێکی بێدەسەڵات و یا ئەڵڵا تۆ خاوەنی هەموو شتەکان حەمد و سەنای تۆ دەکەم ئەو کاتە تۆ بەندەی ڕاستەقینەی خوای دووەمیان بە کردار الشكر أن تستخدم النعمة التي أنعم الله بها عليك فيما خلقت له خوا چی پێبەخشی بێدرێخ لە شوێنی خۆیدا بەکاری بێنە ئەوە شکرانە بژێری کرداریە علمێکت پێیە بە خەڵکی ڕابگەیەنە جا مامۆستای لە سەرەتاییەوە بۆ زانکۆ عیلمەکەت بە جوانی ئەدا بکە ئەوە شکرانە بژێری خوات کردو بە کردار دەوڵەمەندی یارمەتی هەژارێک بدە و بۆ خۆشت خۆشگوزەران لەسەری بژی نە ڕەزیلی بۆ خۆت و ماڵ و منداڵت بکە نەدەستت قونجێنە بەرامبەر بە هەژاران ئەمە شکرانە بژێری خوات کردووە وەستای و کرێکاری ئەوەندەی لە ئیشەکە دەزانی درێخیمە کە بە پوختی ئیشەکە بۆ خۆت جێبەجێ بکە چۆن بۆ خۆتی دەکەی ئاوا بۆ خەڵکی بکە وەڵڵی خوا لێت ڕازی دەبێ ئەوە شکرانە بژێری خوایە خۆ نەدزیوەتەوە عەقڵت بە شتێک دەشکێ بیرۆکە و عەقڵەکە لە بواری ئابووریدا لە بواری سیاسیدا لە بواری کۆمەڵایەتیدایە لە بواری ئیسلاحدایە بیخەگەڕ ئەوە شکرانە بژێری کرداریە جا خۆشەویستم هەر کەسێک لەم دنیایەدا بە زمان وتی ئەلحەمدولله بە کرداریش سوپاسگوزاری خوا بوو وەڵڵاهی جێگەی بەهەشتە ئەزانیت کە چووشیە بەهەشتەوە یەکەم قسە کە دەچێ ئەو دی و دەرگای بەهەشتەوە قاچت دەخەیە بەهەشتەوە یەک قسە دەکەی دەڵێ الحەمدولله الذي صدقنا وعده یا ڕەبی خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەو وەعد و بەڵێنەی لە دنیادا بیستمان لەسەر زبانی پێغەمبەران و شوێنکەوتووی پێغەمبەران کە دەیانگوت دوای ئەم دنیایە بۆ چاکەکاران بەهەشتەیە خوایە وەعد و بەڵێنەکەی خۆتمان بە چاوی خۆمان بینی ئەوەندە لە دنیادا وتوتە الحەمدولله کە دەچێ ئەو دی و دەرگای بەهەشتیشەوە سەیری قورئان کە یەکەم بوو شەهەد دڵێ الحەمدولله ئەوەی لەم دنیادا ئەهلی الحەمدولله بێ لەو دنیاش ئەهلی الحەمدولله دەبێ جاکە هەموو بەهەشتت بینی هەموو خۆشیەکانت بینی خوات بە چاوی سەر بینی سبحانه وتعالى کە لە هەموو خۆشیێکی باش خۆشترە دڵت شاد بوو بە خێزانت بە منداڵت بە خۆشەویستانت بە دۆستانت قەت ناڕەحەتی نابینیەوە یەک قسەی تر لە ئاخریا دەکەی دەڵێی وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين آخر قسەی بەهەشتیەکانیش هەر دەڵێن الحمد لله رب العالمين ها قورئان چۆن شتەکان ڕەبت دەکا بە یەکەوە لەم دنیا لە الحەمدولله کۆتایی نان خواردن و ئیشکردنەوە فێری الحەمدولله بووی حتا دەچێ بەهەشتەوە هەر دڵی الحەمدولله ئەوەی ڕۆژێ لەم دنیا نەیوتوێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەوەی ڕۆژێ لە بیری نەبوو کە ئەمە هی ئەڵڵایە لە سەرۆکەوە تاوەکو ڕەعیەت لە دەوڵەمەندەوە تا هەژار هەر وتی سوپاس بۆ فڵان کەس سپاس بۆ فلان وڵات سپاس بۆ فلان لایەن سپاسی فلان کەس دەکەم ئەی ئەڵڵا ئەوەی لەبیر نەبوو بێ واللهی ئەوەی لەم دنیادا الحەمدولله لەبیر نەبێت لەو قیامەتەشە الحەمدولله ناڵێ لە بەهەشتا پەنا دەگرین بەخوای گەورە هەندێک کەس خۆشەویستانم وا دەزانن بەس دەوڵەمەند دەبێت سپاسی خوا بکە یان کەلیمەیەکەڵەن خوا پێداوەکان وەکو وەی نەعوذ بالله خوا هیچی نەدابێ بە تۆ بەخوا هەمومان خوا پێداوین بەڵام سەیری قورئان کەن ئەم هەڵەیەمان بۆ ڕاست دەکاتەوە سێ لە پێغەمبەرانی ئولو العەزم یەکیان نوح پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ خوا وەصفی نوح دەکا بە چی إنه كان عبدا شكورا بەڕاستی خوا دەفەرمێن نوح پێغەمبەر شوکرانە بژێری من بوو
بەڕاستی شکرانەی خوای دەکرد ئەو حەزرەتی نوحا شەو و ڕۆژی ژیانی هەردەی فەرموو خوایە حەمد و سەنا بۆ تۆ دەتخوا بە سێرێکی ژیانی نوح پێغەمبەرکەین بە خێرایی و بە تێگڕایی بزانین توخوا نوح چی خۆشیەکی لە ژیانە بینیوە ئەوەندە شکرانەی خوای کردووە نوح خاوەنی گەورەترین موسیبەت بوو کە ژنی خراپە ژنەکەی ئەو هەموو ساڵە لەگەڵ یا بوو هاوژینەکەی ئیمانی پێنەهێنا ئیمانی پێنەهێنا بە کافری مایەوە زمانی خراپ بوو بەرامبەری والله بەڕێزان هیچ موسیبەتێک لەوە گەورەتر نییە ژن لە ماڵە لەگەڵت خراپ بێ هاوژینەکەی خۆت لە دەرەوە دەتوانی دوژمندار بی بەڵام لە ماڵەوە ئیسراحەتێک بکەیت نوح پێغەمبەر کە دەچۆ ماڵە لە هەموو وەختەکان ناڕەحەتتر بوو بەدەست ژنەکەیەوە کوڕەکەی لا سارترینی ئینسانەکان دەیفەرموو ڕۆڵە وەرە کەشتی نەجاتەوە دیگو بەخۆوا بە قسەی تۆ ناکەم لەگەڵ ئەو خەڵکە کافرە دەڕۆم بۆ سەر شاخکە لەبەر چاوی خۆی کوڕەکەی خنکا کوڕەکەی بێگوێیی کە ناکەن ناڕەحەت دەبی ئەوە بەسەر نوح پێغەمبەر هاتووە ئەگەر ژنت خراپە نوح وابوو ئەگەر کوڕ لارەملە لاسارە نوح وابوو 950 دانە ساڵ پڕی کەشتێک خەڵک ئیمانی پێنەهێنا شەو ڕۆژ بانگەوازی دەکرد ئەگە بانگەواز و دەعوە دەکەی و کەس گوێ لێ ناگرێ نوح پێغەمبەر ئەمەشی لێ بەسەر هات گاڵتەیان پێ دەکرد ئیستیهزایان پێ دەکرد دەیانگوت کاکە شێت بووە عەقڵی لەدەستداوە لە وشکانی کەشتی دروست دەکا قەومەکەی لەبەر چاوی خۆی ئەو گەلەی 950 ساڵ ویستی ڕزگاریان کە بە کافری تیا چوون ئەبێت چەند خەفەتی خوار بێ کەچی هەمیشە دەیفەرموو خوایە حەمد و سەنا هەر بۆ تۆ خوا فەرمووی إنه كان عبدا شكورا دەی تۆ شکرانە بژێر بە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دووەم پێغەمبەر خوا کە لە قورئانە باسی دەکا ئیبراهیم پێغەمبەرە خوا دەفەرمێ شاکرا لأنعمه بەڕاستی ئیبراهیمی شکرانەی خەڵاتەکانی ئێمە و بەخشەکانی ئێمەی دەکرد دەتخوا سێریکی ژیانی ئیبراهیم پێغەمبەریش بکەن بەڕێزان باوکی بتپەرست بوو بۆ خۆی دوژمنی سەرسەختی بتپەرستی بوو خوا لە قورئانە دەفەرمێ وەلەم یەک من المشرکین جا قورئان بە وردی بخوێننەوە نافەرمێ وەلەم یەکن من المشرکین نعوذ بالله ئەگە بیفەرمایە وەلەم یەکن یعنی دەکرێت زەڕەیەک هاوبەشپەرستی بەدڵی ئینسانە بێ بەڵام وەلەم یەک و کەنوونەکەی لەگەڵ نییە یعنی بە مسقالە زەڕەش هاوبەشپەرستی بەدڵی حەزەتی ئیبراهیمان نەهاتووە هەر بەدڵیشیان نەهاتووە وەلەم یەک و ئەم موحیدە یەکتا پەرستە باوکی بتپەرست بوو باوکی بتپەرست بوو بتپەرستی مرد نەک خرایە زیندانەوە لەسەر دینی خوا دوو قەمچی لێ بدرێ فرێدرایە ئاگری سوورەوە لەسەر دینی خوا نەک لە شارەکەی خۆی دەربەدەر کرا لە عێراق دەربەدەریان کرد بۆ شام بۆ فەلەستین لە دواییدا دەربەدەر کرا بۆ میسر لە میسر دەربەدەر کرا بۆ مەککە ئەم هەموو شار و وڵاتی پێکرا و دەربەدەر کرا لەبەر دینی خوا سارا خاتون جوانترین ئافرەتی سەر زەوی بوو کە لە حەدیثا هاتووە هیچ ئافرەتێک لەم سەر زەویە سیمای بەقەدر سارا خاتونی ژنی حەزەتی ئیبراهیم جوان نەبووە فرعونی ئەو کاتی میسر دەستی بەسەرا گرت و خێزانەکەی زەوت کرد ئەبێت چه موسیبەتێک پەنا بەخوا لەوە گەورەتر بێ خێزانت جوانترین ئافرەت بێ زاڵمێک لێت بستێنە بیخاتە زیندان و بێتە حەدای شەرەفی لێ بکە هیچ لەوە خەتەرتر نییە بۆ ئینسان هیچ موسیبەتێک پەنا بەخوا لەوە گەورەتر نییە خوا بە قودرەتی خۆی دەست و قاچی ئەو زاڵمەی ئیفلیس کرد و سارا خاتونی بە سەلامەتی هێنایە دەرەوە ئەمەش لە ئیبراهیم بەسەر هاتووە ئەو هەموو تەمەنەی 80 ساڵی شەو ڕۆژی ئاواتی ئەوە بوو دەنجی منداڵێک لە ماڵیا بێ ئەها خوشک و برای وای هەیە عمرم هەموو ڕۆی سرم سپی بوو هەروتم خوایە مناڵێک ئیتر چی شکرانە بکەم ئەوە ئیبراهیم پێغەمبەریش ئەوەی لێ بەسەر هاتووە دواتر کە مناڵی بخوا فەرمووی دەبێت بەدەستی خۆشە سەری ببڕی بۆی سەربڕینی مناڵ لە ناو بچێ حیکمەتی خوای تێدا بوو بەڵام لە هەموو ئەم بارانەدا ڕۆژی ئیبراهیم نەیفەرموو خوایە بۆ وام لێهات ئەها موسڵمانمان هەیە ژن و پیاوی وامان هەیە جاری واڵە خوایە بۆ وا لێ کردم ئیبراهیم یەک ڕۆژ ئەمەی بەدەمانە هات بەس فەرمی خوایە حەمد و سەنا بۆ تۆ وی ئەگە تۆش تووشی ناڕەحەتی بوو وەکو ئەو پێغەمبەرە بەڕێزەوا بڵێ با بچینە خزمەت سەرداری پێغەمبەران نوری چاومان حەزەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم جا ئەو ڕەسوول اللهە چی لە ژیانە لێ بەسەر نەهات لەسکی دایکی باوشی مرد 6 ساڵ بوو دایکی مرد و هەتی و کەوتەوە تۆزێ بوو ژابەوە لە 8 ساڵیدا با پیریشی مرد کە شوێنی باوک و دایکی بوو دیسان بێ ناسکەوتەوە هەموو ژیانی بە شوانی بە پێخواسی بە نەبوونی خوای گەورە دەرگای لێ کردەوە ئافەتێکی ساڵحی وەکو خات و خەدیجەی بەنسیب بوو ئەگەر لە دەرێ ماندوو دەبوو لە ژوورێدا حەسایەوە خوا خەتیجەشی لێ وەرگرتەوە ئەی پێغەمبەری خوا چ ناڕەحەت بوو ناوی نەعام الحوزن ئەو ساڵی خێزانە بەڕێز و پڕبەرەکەتەکەی مرد ساڵی دڵتەنگی و خەمگینی ئەم پێغەمبەرە ئازیزە بوختان بۆ ژنەکەی کرا بوختان بۆ خات و عایشەی دایان پاکی کرا ئەو هەموو ماوە ئازاری پێوە درا لە تائیفا بەرباران کرا
لە مەککە شار بەدەر کرا و فرمێسک بۆ زێدی خۆی بە چاوی هاتە خوارەوە دەربەدەری بینی. یعنی ئەمانە هەموو ناڕەحەتیەکانی ژیان کە بەسەر ڕەسوول الله داهاتون صلى الله عليه وسلم. مەرجی حەمزەی بینی، مەرجی مصعەبی بینی، مەرجی جەعفەری ئامۆزای بینی، مەرجی دایان خۆشەویستانی سەحابەی بینی. قاچ و قولی بەردی پێدادرا لەلایەن نەفامانەوە خوێنی پێدا هاتە خوارەوە، پێیان وت شاعیرە، پێیان وت کاهینە، پێیان وت جادوگەرە، پێیان وت باوکو مناڵ لە یەک دەکا. جا چیان بە پێغەمبەری خوا نەگوت؟ نوێژیان لە دواوە دەکرد کابرا سەری بە پاژنەپێی پێغەمبەرەوە بوو دوژمنی پێغەمبەر بوو نەعوذ بالله. ئەی منافقانی مەدینە بیخوێننەوە لە قورئانە چیان بەو پێغەمبەرە کرد و چی ئازاریاندا. لە دەرەوە دوژمن لە ناو میحرابی مزگەوتا منافق لەگەڵ یا دەژیا و ئازاریان دەدا. جەرگی سووتا، ئەو کەسێک کە کوڕت دەکوژرێ و کە جەرگت دەسووتێ، پێغەمبەری خوا لە تۆ جەرگی زیاتر سووتا. سێ دانە کوڕی لە باوەشیان ڕوحیان دەرچوو. ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوحمان بە قوربانی بێ، ئەوەندە فرمێسک بە چاویا هاتە خوارەوە. عەبدوڕەحمان فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆش ئاوا دەکوڵی. فەرمووی جەرگم سووتاوە، چاوم فرمێسک دەڕێژێ، بەڕاستی ئیبراهیمی خۆشەویستم کوڕەکەم بۆ تۆ زۆر مەحزوونم. کوڕەکانی بەدەستی خۆی ناش، کچەکانی بەدەستی خۆی ناش، ئەم کچەی دەمرد و کچێشکەی دەمرد. حتا یەک ئەولادی بۆ مایەوە کە فاتیمە 6 مانگ دوای خۆی مرد. یعنی پێت دەڵێ ئەگە جەرگ سوتاوی سەر زەوی ڕەسوول الله لە تۆ خراپتری لێ قەوماوە، ئەگە بوختان بە عایلە و شەرەف و ناموست دەکرد لە ڕەسوول اللهش پێی کراوە، ئەگە دەربەدەر کراوی لە زێدی خوێن نەماوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێی کراوە، هەمووی بەسەر پێغەمبەری خوا هات کەچی لە شەو نوێژە ئەوەندە بە پێوە دەوەستا بەیانی بنەپیەکانی دەئاوسا. عرضیان دەکرد ئەی پێغەمبەری خوا لە گوناهی ئەوەڵ و ئاخرەت خۆش بۆ وا دەکەی. دەیفەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئەی نابێ سوپاسی خوا بکەم و عەبدێکی شکرانە بژێر بم. سبحان الله لەسەر ئەو هەموو نەهامەتیانە هەر دەیفەرموو خوایە شکرانە بژێرم بە بەشەکانی تۆ. ئەوەندە لە سوزدەدا دەمایەوە وایان دەزانی مردووە. دەیفەرموو ئەی نابێ بەندەیەکی سوپاس گوزار بم. بەڵێ خۆشەویستم، هەموو کاتێک شکرانە بژێران دەیبەنەوە، یەکەم خوا پاداش دەداتەوە، وەسەنەجزی الشاکرین وەسەیەجزی الله الشاکرین. حتا تۆ شکری خوا بکەی خوا پاداشت بۆ دەنووسێ. دڵنیا بە هەر جارە دەڵێ الحەمدولله خوا چاکەیەکت بۆ دەنووسێ. جا سبحان الله ئەم ڕەسیدی قیامەتە چۆن بەرز دەبێتەوە بەو هەموو شەیە الحەمدوللهە. دووەم خوا بۆت زیاد دەکات، لئین شەکەرتم لەئەزیدەنەکم. هەر کەسێک خوا خۆشی پێبەخشی و شکری خوای کرد دڵنیا بێ کە خوا بۆی زیاد دەکات. سێیەم دڵت ئاسوودە دەبێ و لەزەتی لێ دەکەی، چونکە قەناعەتی بە بەشی خۆت هەیە بۆیە شکری خوات کردووە. چوارەم لە ڕووی عیلمیەوە بەرگری لەشت زیاد دەکات. خۆشەویستان و ئیماندارانی بەڕێز، جیهازێکی مەناعە هەیە لە لەشی ئینسانە، دکتۆرەکانیش سەریان سوڵماوە چۆن کار دەکات. ئەم جیهازە هەر وەختێ نەخۆش کەوتی یەکسەر بۆ خۆی پێش دکتۆر و دەرمان عیلاجت دەکات. وەڵڵی بە هەزاران جار ئێمە نەخۆش دەکەوین و ئەو جیهازە خۆی شیفای لاشەمان دەدا، ئێمە پێویستمان بە دەنکە حەپێک نییە، هەر یەکسەر خۆی شیفات دەدا. ئەم جیهازە هەر کەسێ شکرانە بژێر بێ، ڕازی بێ بە بەشی خوا، دڵی قەناعەتدار بێ و هەمیشە حەمد و سەنای خوا بکە، ئەم جیهازە جار بۆ جار گەشە دەکات. هەر کەسێ ناشکور بێ، هەر کەسێ بڵێت جا من چیم هەیە، بۆ خەڵک وایە و بۆ من وام، دایمە خەم و مەراق بخوا، ئەم جیهازە لە لەشیا دەپوچێتەوە. بۆیە جەنابتان شاهید حاڵن ئەوانەی تەمەنێکتان هەیە، کابرای لادیەی ئێمە نان و دۆی دەخوارد و تا ئێوارە لەبەر مەڕ و دروێنەی دەکرد، ئێوارە داتێک خوایە حەمد و سەنا بۆ تۆ. توخوا نەخۆشی ئەزانی بەخوا خواردنەکەشی وەگەستا بە لەزەن نەبوو، پاک و خاوێنیشی نەبوو، جلوبەرجی جوانیشی نەبوو، خانوبەرەکەشی خۆش نەبوو، بەڵام دڵی ئاسوودە بوو. هەر نێزانی ئەم نەخۆشیانەی ئەم سەردەمە چییە. ئێستا زۆرمان تێر و تەسەلین خانووی باش لەبەر سپلیت و موبەریدا، بەڵام کەم خەڵک هەیە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ. بۆیە وەختی ئەزانی کۆیلی مێشکی سوتاوە، وڵات دڵی تەقی دەمارەکانی جیران. گەڕانەوەمان بۆ شکرانە بژێری خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بەنسیب دەکات. ئەم بابەتە دەوڵەمەندە لە دینی ئیسلامدا، بۆیە ئەمە بەشی یەکەمێتی. ئەگەر خوای گەورە تەمەن باقیدا لەسەر خێر، لە جومعەی داهاتوودا بابەتەکەمان لەسەر شکرانە بژێری خوای پەروەردگار تەواو دەکەین. یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، یا ربی خوای ڕەحممان پێ بکەی، یا ئەرحەم الراحمین بە ڕەحمەتی خۆت دامان پۆشی، یا ربی خوای دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله، شیفای نەخۆشەکانمان بدەی لە گەورە و لە بچووک، لە ژون لە پیاو یا الله یا شافی. یا ربی خوای و کەسانی موسیبەتدارن دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە، هەر کەسێ دڵ بە خەمە دڵخۆشی کەی، هەر کەسێ دەرسکوتە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە، هەر کەسێ ماڵی تۆی دروست کرد و ئاوەدانی کردەوە بە عیبادەت، یا ربی خوایە ماڵی دنیا و قیامەتی ئاوەدان کەی،
هەر کەسێ دڵخۆشە بە ئیسلام خوایە دڵخۆشی کەی هەر کەسێ خێر و بێری ئەم کوردستانە و ئەم گەلی کوردەی دەوێت خوایە خێر بێنی ڕێگای چاکانمان چاکترکەی خراپەکانمان هیدایەت دەی زمانمان لەسەر حەمد و سەنای تۆ ڕابێنی هەمیشە وشەی ئەلحەمدولیلا لەسەر زمانمان بێ یا ڕەبی خوایە بچینە بەهەشتەوە و لەوێدا ئەلحەمدولیلا و سوپاسی تۆ بکەین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بجێڕی ئەو کەسانی منداڵیان نێپیان ببەخشی ئەوەی ئەولادی خراپە بۆی ساڵحکەی ڕۆڵەی مسلمانان لە هەر شوێنێکی ئەم سەر زەویان خوایە ڕەحم بە دڵی دایک و باوکیان کەوی سەلامەتیان کەی کوردستانمان پارێزراوکەی ئەو کەسانش پارێزگاری لەم کوردستانە دەکەن لەسەر سنوور و لە ناوخۆ یا ڕەبی خوایە تۆش بیان پارێزی خوایە ڕۆڵەی ئەم مسلمانانەی ئەهلی مزگەوتە پارێزی لە هەر شوێنێکی سەرزەویدان ڕەحم بە حاڵمان بکەی و عاقبەتمان خێرکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین